بريس دلاور آشگین و نری حکومت هرما کردستانی لأوروبا أو لبروكسل جلمه بريس دلاور دماتا باش به ایدیام جبیر نکن هرما کردستان جی لکریزا سوری دهمو قناغین جدا دا بردام جهه که آرام بویا بوش خواه گرتنا پنابران نکتن 2011 شر عفرین شر سرکانیه به 10,000 هاولاتیان روشاوا سوری قصد هرما کردستان کرنه ری خرای نف دولتی جداسته پیدویدا نبونه حکومت عراق جی نک داسته پیدویدا نبویه بلکو اف پرسه هر پشگوی قصدی گلک جارم بسیاسی جدی که كواتا هون وكونوا نراتي حكومة هرما كردستان دم محافلين دولي دا طيبتي لسر في برسي قالوا تشد بيجن ئەو کاتتان باش سلااوڕێز بۆ ئێوە و بینەرانی خۆشەویست بێگومان ئەمە یەکەم جارنیە کە ئێمە بەشداری دەکەین لە کۆنفرانسی تایبەت بە خێرانی سووریا پێشتر لە ئاستی جیاجا بەشداری هەبووە لە وەکو نێرات حکومەت هەرێمی کوردستان و وەکو شاندەکانی باڵای هەرێمی کوردستان واروها زۆر کۆبوونەوەش لە پایتەختی هەرێمی کوردستان هەولێر بەڕێوە چوونە لە چەند ساڵی ڕابردوو سابارەت بەو بابەتە هەر لە ڕۆژی یەکەمی دەستپێکردنی خێرانەکە هاتنی ژمارەشی بەرچاو لە پەنابەرانی سووریا بۆ خاچی هەرێمی کوردستان چ لە هەرێمی کوردستان چ لە ئێرەش لە نێراتی حکومەت هەرێمی کوردستان زۆر بەجددی هاتینە سەرخەت بۆ ئەوەی بەلایانی نێودەوڵەتی بەتایبەتی یەکێتی ئەوروپا کە وەکو لایەنێکی سەرەکی هاوکاریکردنی پەنابەرانی سووریا بڵێن کە هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو لە پەنابەرانی لەخۆگرتووە پێشوازی لێکردوونە و کەمپی بۆیان کردوتەوە و بۆیە پێویستە هەرێمی کوردستان هاوکاری بکرێت لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەتی یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی ئەو بارەخورسی کە لە شانیتی بەتایبەتی لە کاتی شەڕی داعش و خێرانی ئابووری و دابەزینی نرخی نەفت و هەروەها کاتی کۆڕۆناش کە بارەکە زۆر قورس بوون لە هەرێمی کوردستان کە ئەوان زیاتر هاوکاری پەنابەرانی سووری بکەین لە هەرێمی کوردستان. و بەتایبەتیش کە هەموو لایەک دەزانن کە زۆربەی هەر زۆی دەتوانین بڵین هەموو ئەو پەنابەرانەی کە لە عێراقن لە هەرێمی کوردستان نیشتەجێن لە سنووری جوغرافی هەرێمی کوردستان نیشتەجێنە بۆی دەبێت ئەو هاوکاران بۆ هەرێمی کوردستانی پێشتر یەکێتی ئەوروپا زیاتر هەوڵی دەدا لە ڕێگای ڕێکخراوەکانی خۆی سربەخۆی ئەوروپی یانیش لە ڕێگای ڕێکخراوەکانی سەر بە نەتەوەی گورتەکان هاوکاری ئەو پەنابەرانە بکات بەڵام دواتر کە ماوەی زۆر پێچ و ئەو پەنابەرانەمانەوە داوا کرا نەکرد لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی تریش کە ئەو پەنابەران لە خۆ دەگرن چە تورکیا چە ئوردون چ لوبنان کە هەبوونی ئەو ژمارە زۆرە لە بەرەوەی باخۆسێکی زۆری دروستکرد و باگیرانی دروست کردووە لەسەر خەڵکی ئەو شوێنانش لەسەر ئەو ناوچانە بۆیە گرنگە کە هاوکاری ئەو شوێنانش بکرێت بۆی بتوانن ئەو خەڵکە لە خۆیان بگرن و خزمەتی ئەو خەڵک بڵێ کای دلاوەر هەڵبەت لەسەر ئاستی هەرێما کوردستانێکیان بەحەزکەین بەرێتوزانی پشتی 2014 بە تایبەتیژێکی 2011 ئەف پێ لە پەنابەریا سووریە دەست پێ کرد بوو پشتی 2014 هاتنە داعش بە ملیۆنان پەنابەرێن عێراقی لە ناوبەڕاست و لە جیهێن جودا جودا قەسە هەرێما کوردستانێکردە حتا vêga vê jî dibe pêterî milyûneka penaberan bijbilî penaberên mesîhiyê awarên navxwe şingalê heta dîmayekê ev hemû di nava kempan da dijîn li gor em rewşê dişopînîn هەموو بارگیرانی سەرملێن حکوومەتە هەرێما کوردستانی ڕێکخراوی نێودەوڵەتیژی وەکو پێوی ئالیکاریە ناکەن وەکو جاران خو وەزارەتە کوچ و کوچبەرێن عێراقیژی تو هەڵویستێکی جددینی نەسەبارەتی vê pirsê kewata bûveyekê gelo we çawa ev gilê û gazinde û ev pirse gihandiye civaka nêvdewletî بەڵێ ئەو بابەتانی کە باست کرد ئەم گلە و گازێدانە بێگومان گەاندراوە بەلایەن نێودەوڵەتی بەتایبەتی ئەوەی کە لەسەر شانی ئێمە بووە لە بڕۆکسل بەلایەنی یەکێتی ئەوروپا بەڵام ئەگەر دقت بکەن لە کاتی پەتای کۆڕۆنا ئەم هاوکاریانە و ئەو چاڵەکانەی کۆڵگای نێودەوڵەتی نەک لە هەرێمی کوردستان و لە بەکوو لە وڵاتانی تری زۆر کەم بوونەوە لە بەرەوەی بارودۆخەکە گۆڕا و ئەوە بوو کە ساڵی پار کۆبوونەوە کرا لە بڕۆکسل لە پایتەختی بەلژیکا تایبەت کێشێتی ئەوروپا ئەنجامیدا بۆ ئەوەی جارێکی تر سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی ڕابشێشتووە بۆ هاوکاریکردنی پەنابەرانی سووری لە وڵاتانی کە لێن ئەوە بوو کە پار بڕیار درا کە وڵاتانی کۆمەڵبەش هاوکاریەکانیان کۆ بکەنەوە هاوکاری یەکێتی ئەوروپا و دەرگای یەکێتی ئەوروپاش هاوکاری ڕێکخراوەکانی یارمەتی مرۆڤی بکەن کە لە وڵاتانە ئیش دەکەن بەتایبەتی لە هەرێمی کوردستان بێگومان وەکو باست کرد بۆ هەرێمی کوردستان باپەتەکە زۆر سەختتر بووە لەبەرچی لەبەرەوەی هەرێمی کوردستان لێ کاتدا کە پێشوازی لەو ژمارە زۆرەی پەنابەری سووری کرد لەمان کاتیشدا ژمارەی زۆر ئاواری ناوخۆیی عەرەبکە لەبەر شەڕی داعش و پێشتریش لەبەر قەیرانی سیاسی و ئەمنی لە شوێنەکانی تری ڕاغڕۆیان لە هەرێمی کوردستان کرد بوو بارەکەی بۆ هەرێمی کوردستان زۆر قورستر کرد کێشەی سەرەکی لێرە ئەوە بوو کە بەپێی ڕێکەوتن نێودەوڵەتیەکان بەپێی کۆنڤانسیۆن نێودەوڵەتیەکان ئەوەی کە لە ناو ئاوارە دەبێت ئەمە بە ئاواری ناوخۆیی حساب دەکرێت واتە
بە شێوەیەک لە شێوەکان کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی فەرمی خۆی بە بەرپرس نازانێت بۆی کە هاوکاری ئەو شوێنە بکات. هەرچەندە ئەمە دلیلمان هەبوو بۆ ئەوەش کە لەبەرەوەی ئەو خەڵکانە کەلتورێکی جیاوازان هەیە، زمانی جیاوازان هەیە، لە شوێنێکی تر ڕویان لە هەرێمی کوردستان کردوتەوە، ئەو خصوصیاتانیان هەیە وەکو پەنابەری بیانی سیر بکرێن. لە هەمان کاتیشدا بارخۆشیشی زۆر لەسەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان توانیوێتی ژمارەی زۆر کەمپ بۆ ئەو ئاوارانە بکاتەوە و لەسەر بودجەی خۆی لەسەر ئیمکاناتی خۆی هاوکاریان بکات. خاڵشی ترکە زۆر باسمان لێوە کرد بەکارهێنانەوە ئەو بۆ کاگەر بێت تو یەکێتی ئەوروپا وڵاتانیاندا یەکێتی ئەوروپا ڕاستەوخۆ یا بە شێوەیەک هاوکاری هەرێمی کوردستان نەکەن، ئەوە بێگومان ئەو خەڵکە ئەو کاتە ئومێد و هیوای خۆی لە دەستدا لە بەرۆی لەو کاتەدا نادەتوانین بگەڕنە شوێنەکانی خۆیان لە حاڵەتە دێنە تورکیاوە لە تورکیا ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن و دەبنە مەترسێک و دەبنە بارگیرانێک بۆ یەکێتی ئەوروپا کە ڕەنگە نرخەکەی زۆر گرانتر و زۆرتر بێت لەوەی کە گەبێت و بێن ڕاستەوخۆ لە ناوچەکانی ئێمە هاوکاریان بکەن. ئەمە پەیامیان بە هەند وەرگرت، بەڵام خاڵێکی زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم. یەکێتی ئەوروپا یارمەتیەکان ڕاستەوخۆ ڕادستی هیچ وڵاتێک ناکات، بەڵکو لە ڕێگای ئەو ڕێکخراوانی کە سەرمەنە توێگورتەکانن یان لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ئەوروپینە و جۆرێک لە شەراکەتیان ڕێگە ڕێکخراوەکانی مەحەلی هەیە هاوکارەکانی دەگەنێت ڕاستەوخۆ بۆ خەڵکانەواتە هەر هاوکارێکە کرابی یا بکرێت لە ڕێگای خۆیان دەبێت و ڕاستەوخۆ بۆ پەنابەران دەبێت نەک لە ڕێگای حکوومەتی لانی سێوە. بەلکای دلاوەر تو زانیژی کە مژارە پەنابەرە مژارێکی مرۆڤیە هەرێما کوردستانەوەی کە مژارێکی مرۆڤی تەعامل گەلبێ پرسێکریە حتا ji تورکیە بگرە تایبەتی ji تورکیە 2015 شوندا تو زانیژی وەکە مژارێکی سیاسی بەکارانیە لە هەمبەر یەکەتیا ئەوروپا vekirina dergehek û پەنابەر li wer qasta welatên Ewropa bikin bi milyaran dolar qazançkirine ev egeren behsê Lubnanê jî bike nefsî tij bû ev bêguman Ordin jî hewlekê wisa dide. Lê Herêma Kurdistanê bi awekê dî teamil gelvê pirsêkiriye. Di çarçovê wê civîna îroda ku wezîrê derve Iraqê jî têda bejdar bûye ku tu zanî Iraq bêguman nûneratiya em ku hikûmeta Iraqê nûneratiya Iraqê dike li mehafilê nêvdewletî gelo çi got ke bû bi vê awayî teamilê gel Herêma Kurdistanê dikin bi awayekî cidî alîkariya penaberan nekin heta vêga vê konferansekê cidî li ser astê herêmî li Herêma Kurdistanê nehatiye li darxistin ku gelo çawa ev pirsa wisa ya tesîtê de îdare kirin. خۆی لە سەراسی هەرێمی کوردستان ڕاستە کۆنفرانسێک تا ئێستا ڕێگە نەخراوە، بەڵام لە ئاسی نێودەوڵەتی لە زۆربەی کۆنفرانسەکان توانێت لەم کۆنفرانسەکان هەرێمی کوردستان لایانی سەرەکی بووە و بۆ ئاگاداری شت کە زۆر جارێ بەڕخنان لێ دەگرین ئەوان باس لەو پرۆژانە دەکەن کە لە هەرێمی کوردستان ئەنجام داوە بۆ دوو لەو پرۆژانی کە زۆر بەناوبانگن و زۆر ناسراون لەن یەکێتی ئەوروپاوە یشان مەدادی پێدەگوترێتیان قودرەی پێدەگوترێت کە هەردوو پرۆژی یەکێتی ئەوروپانە وەستا زیاتر لە 90 پرۆژەکانیان لە هەرێمی کوردستان ئەنجامدا بووە و پرۆژەکانیان بەشیان ڕاستەوخۆ هاوکاری پەنابەران بووە لە بواری جواجوەکان چ پەروەردە بێت چ مەسەلەی تەندروستی بێت چ بواری تر بێ و بەشێکیان هاوکاری ئەو شوێنانە بووە کە پەنابەرەکانی لێنشتەجێ بوون. ئەمانە بە ئامار لە سایتی یەکێتی ئەوروپا هەیە لە سایتی وڵاتانی کۆمەڵبەخشەیە، بەڵام ئەوەی کە ئێمە پێمان گوتون ئەو هاوکارانە لە ئاست ئەو بارگرانیە نەبووە کە لە سەرشانی هەرێمی کوردستان بووە لە سەرشانی خەڵکی کوردستان بووە و داوا کراوە کە دەبێ ئەم هاوکاریە زیاتر و زیاتر بێ بەتایبەتی لە کاتێکدا کە هەمومان دەزانین حکوومەتی عێراق ڕاستەوخۆ هیچ هاوکاری هەرێمی کوردستانی نەکردو بۆی هاوکاری ئەو خەڵکە بکات لە لایەکی تریش بژمارێکی زۆر ئاوارێ کە ئەوانیش بەخۆی بە پێی ڕێکەوت نێودەوڵەتیەکان ئەرکی حکوومەتی فدرال حکوومەتی ناوەندەکە هاوکاری ئەو خەڵکانە بکە کە لە هەرێمی کوردستان، بەڵام خۆتان دەزانن ئەوەش هەر نەبووە و هاوکاریواتە هەموو هاوکاریەکە هەرێمی کوردستان خۆی مەجبور بووە پێش بەو خەڵکە بکە. ئەم بابەتە زۆر باس کراوە، هەر ئەوە جوای کردووە کە ئەگەر مقارنە بکەین لەگەڵ دەستپێکی قێرانەکە و دواتر لە زۆربەی لە هەموو کۆبوونەوەکان کۆنفرانسەکان لە هەموو ئاسەکان هەرێمی کوردستان بانگێش کراوە و ئامادە بووە و گوێشان لە بۆچوونی هەرێمی کوردستان گرتووە و ئەوە جوای کردووە کە زۆر جار ئەو برارانەی کە دەیدەن بەشیان زیاتر بێ بۆ هەرێمی کوردستان لەوەی کە ئەگەر بەهادار نەبا و لە کۆبوونەکان ئامادە نەبا. دلاوە ڕاژگەین و نەرێ حکوومەت هەرێما کوردستانی لە یەکێتی ئەوروپا و دنابا یەکێتی ئەوروپادا لە بڕۆکسەت گەلمە بوو. گەلێک سپاس کاک دلاوەر شوێنەکەشی زۆر هینیە ببوورە سپاس.